تا دێت گومانەکان لەسەر ڕووداوی هێرشکردنە سەربینایی پارێزگای هەولێر زیاتر دەبن. تۆمەت و لێدوانە جیاوازەکانی بەرپرسانی ئەمنی سەربەپارتی گومانەکان لەسەر سیناریۆبوونی ڕووداوەکە لەلای هاوڵاتیان تۆختر دەکاتەوە. بەیانی ڕۆژی دووشەمەی ڕابردوو هەواڵی هێرشکردنە سەربینایی پارێزگار و کۆنتڕۆڵکردنی لەلایەن گروپێکی چەکدارەوە بڵاو بوویەوە. لێدوانی جیاواز و دژبەیەکی بەرپرسانی باڵای ئەمنی سیمایەکی دیاری ڕووداوەکانی هەرێمی کوردستانە. تاریق نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر لە گفتوگۆیەکیدا لەگەڵ ماڵپەڕی فەرمی حیزبەکەی باسی لەوە کردووە هێرشبەرەکانی بینای پارێزگار خۆیان تەقاندوێتەوە، بەڵام لە چاوپێکەوتنێکی دیکەیدا لەگەڵ کەناڵێکی دیکەی حیزبەکەی ڕایگەیاندووە کە دوای گەمارۆدانی چەکدارەکان هەرسێکیان کوشتون. بە شێوەیەکی نیزامی و پرۆفیشناڵی توانیمان احتیوا بکەین و هەرسێ تیرۆریستەکە بکوژین. ئەم لێدوانە جیاوازانەی بەڕێوەبەری ئاسایشی هەولێر لە کاتێکدایە دوا بەدوای کۆنتڕۆڵکردنەوەی بینای پارێزگار ئاسایشی هەولێر لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندبوو ئەو سێ کەسە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کوژراون. لێدوانێکی تری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر گومانەکانی لەسەر ڕووداوەکە زیاتر کردووە کە دەڵێت لە کاتی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی بینای پارێزگار و پێش ئەوەی چەکدارەکان بکوژرێن ناسنامەی چەکدارەکانیان زانیوە، بەڵام ئەوەی بووەتە جێگومان چۆن لە کاتی ڕووداوەکەدا توانراوە ناسنامی هێرشبەرەکان ئاشکرا بکرێت، بەڵام نەتوانرا بە زیندویی دەستگیر بکرێن لە کاتێکدا تەنیا 2 دەمانچە و چەکێکی کلاشینکۆفیان پێبووە. لێدوانەکانی پارێزگاری هەولێریش بەدەر نەبوو لە سەرنجی هاوڵاتیان کاتی ڕایگەیاندبوو یەکێک لە تیرۆریستەکانی هێرشەکەی بینای پارێزگار ناسنامەی حیزبێکی ئیسلامی پێبووە و بانگەشەی بۆ ئەو حیزبە کردووە. تۆمەتەکانی پارێزگاری هەولێر پاڵپشت بووە بە وێنەیەک کە پەیجە سێبەرەکانی حیزبەکەی بڵاویان کردوێتەوە کە وێنەی ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی خستووەتە پاڵ وێنەی یەکێک لە چەکدارەکان و بە هاوشێوە وەسفی کردووە. لەو بارەیەوە سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی نووسیوێتی بەپێی لێدوانی پارێزگاری هەولێر یەکێک لەو تیرۆریستانەی پەلاماری بینای پارێزگاری هەولێریاندا ناسنامەی کۆمەڵی پێبووە، بانگەشەی هەڵبژاردنیشی بۆ کۆمەڵ کردووە. سەیرا دەستگای ئەمنی و پارێزگار بە لێکچوونی دەموچاو لە وێنەیەکدا حیزبێک بگلێرن نەکردەوەیەکی تیرۆریستی و ئەمە بەڵگەکەیان بێ لە کاتێکدا ئەو وێنەی بەڕێزیان باسی دەکات و بڵاویان کردوێتەوە کە ئەو تیرۆریستەیە وێنەی یەکێک لە بانگەشەکانی لیستی کۆمەڵە لە قەزای سەی سادق. سۆران عومەر وێنەیەکی نوێی ئەو گەنجەی بڵاو کردوێتەوە کە پەیجە سێبەرەکانی پارتی و پارێزگاری هەولێر تۆمەتیان بۆ دروست کردووە وتوویەتی گەنجەکە ناوی هەمزە ڕۆستەمە و خەڵکی هەڵەبژی تازەیە و ئێستاش لە ماڵەوەیە. لەگەڵ ئەمانەدا ڕۆژنامەی ئاژانس لە دوایین ژماریدا ئاشکرای کردووە دوان لە هێرشبەرەکانی سەربینای پارێزگای هەولێر پلەداری پارتین و یەکێکیش لەو چەکدارانە دەمانچەکەی باوکی بەکارهێناوە بۆ هێرشەکەی سەربینای پارێزگار. ڕۆژنامەکە ئاشکرای کردووە یەکێک لە هێرشبەرەکان ناوی عەبدوڕەحمان ڕەحیمە، باوکی پلەداری سەربازی پارتیە و پلەی ڕائیدی هەیە. ئەوی تریشان ناوی ڕەهێڵ محەممەدە و باوکی مقدەمی پێشمەرگەی زێرەڤانی پارتیە. ماوەتەوە بڵین بەخشینەوەی تۆمەت بە کادرانی کۆمەڵ لەلایەن بەرپرسانی پارتیەوە بە تایبەت پێش هەڵبژاردنەکان شتێکی نوێ نییە. پێشتری چەند جارێک سیناروی هاوشێوە دژی کۆمەڵ و کادرەکانی داڕێژراوە، بەڵام تا ئێستا نەتوانراوە بەڵگەیەکی باوەڕپێکراو لەلایەن ئەو حیزبەوە دژی بخرێتە ڕوو.